من شەکن حەسەن کە توانین ئێستا بڵێم دەرچووی بەشی هەندسەی پرۆگرامسازی لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی. ئەمڕۆ ڕۆژی تەخەڕوجەکەمە کە بۆ ڕسمکردنەکە لێرە هەموو خوێندکارەکان و هاوڕێکانم کۆبوونێتەوە لەگەڵ عائیلە و کەسە نزیکەکانمە و تا بڵێ هەستێکی خۆشم هەیە و چاوەڕێی ئەوە ئەکەم کە بزانم داهاتوو چی تری بۆ داناوە. من ناوم دیاکۆ کاسۆ خوێندکاری سۆفتوێر ئینجینیرم لە زانکۆی قەیوان. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتەوە زۆر دڵخۆشم کە لەم ئاهەنگی دەرچوونە لە زانکۆیشی پایە بەرز بەشداریم کردو و سپاس بۆ ڕێکخەران و هیوای سەرکەوتن بۆ هاوڕێکان بخوازم. ئەمڕۆ دڵم زۆر خۆشە لە بەرای خێرا تەخەڕوجمان. لە کۆتاییە دوای ساڵانێکی زۆر گەیشتین بەم ڕۆژە پیرۆزبایی لە خۆم سەرجەم خوێندکارانی هاوڕێم بوو. Hi, I'm Sarah Zuhair and today I'm feeling so happy to be graduating finally, and I'm so happy that my family and everyone is sharing this day with me, and I hope for the best for all my friends and everyone. Thank you very much. ئەسێکی زۆر خۆشمەکان بۆ دوای پێ ساڵ توانیمان هەندسەی پرۆگرامسازی تەواو بکەین بە هیوای سەرکەوتنی زیاتر بە خۆم و هاوڕێکانم زۆر سوپاسگوزارم. هەستێکی خۆش و هەستێکی ناخۆشمەیە. هەستە ناخۆشەکەم ئەوەیە کە جامعە بەجێڵ و هاوڕێکانم بەجێڵم. هەستە خۆشەکەشم ئەوەیە کە بە سەرکەوتنی توانیم ژیانی زانکۆم تەواو بکەم و لەگەڵ هاوڕێکانەوە و ئیشەڵا بۆ داهاتووی دیکەش بۆ خۆم و هاوڕێکانم.